ئایا میوەی وشکراوە باشە بۆ باڵندە؟ بەڕێزان ئێمە لە ساڵی 2001ەوە لە ئەوروپا باڵندە بەخێوەکەین، ئەمە لە ڕێگەی کۆمەڵەکانەوە لە ڕێگەی راپۆرتەکانەوە هەمووی ئەمە باس کراوە. هەچ خۆراکێکی کە ئەڵێن خۆراک مەبەسمان تێکەڵەی تۆوەکەیەتی، یعنی تێکەڵەی دانەکەی تەیرەکە بە هیچ شێوەیەک نابێت میوەی وشکراوەی تیابێت، لەبەر زۆر هۆکار تەنانەت بۆ کەناری بێ، بۆ زێبرا بێ، بۆ سیسکن بێت، بۆ بووکە سوورە بێت، بۆ دەن و قەوسەکان بێت، بۆ بەبەغا بێ، بۆ کۆتر بێ، بۆ مریشک بێت، یعنی بۆی تێبگەین بۆ هەموو جۆرە باڵندەیەک. لەبەر ئەوەی هەموو میوەیەکی وشکراوە پێویستێ بە کۆمەڵێک مەوادی حافیزە هەیە کە بەکاری بێنی. یەکەم بۆ ئەوەی تێک نەچێت، یعنی بۆ ئەوەی کەڕوونەکەیە تێک نەچێت. دووەم بۆ ئەوەی ئەو ڕەنگەی بمێنێتەوە خۆی کاتێک کە لەگەڵ ئەو داناتێکەڵیەکەیت، یاخود باڵین لەگەڵ دانەکە بۆی کار لێکترینەکەن. لەبەرەوەی بەڕێزان هیچ بەخێوکەرێکی پرۆفیشنال یاخود بەخێوکەرێک کە باڵندەی خۆش بێت لە ئەوروپا لە 100% نەک لە 99.9 خواردنێک نایە، یان تێکەڵەیەک نایە بە باڵندەکەی کە با بڵین میوەی وشکراوەی تیابێت. بتەوێت میوەی بیتێ میوەی تەڕێ میوەی تەڕی بەرێ. لەبەرەوە کاتان دیەکەین بەڕێزان دوای ئەوە مەسەر و مخاڵی سەویستم بینم. دوای ئەوە خواردنی تێکەڵی، یعنی تێکەڵەی دانی ناو چیسە بەڕێزان بەپێی یاساکانی ئەوروپا، لەبەرەوەی ئەمە پارەی زۆر تێئەچێت لە ئەیرێ بە چیسەکەی بە هەڵگرتنەکەی کەپسکردنەکەی قانونیەن بۆ 2 ساڵە، ینی بۆ 2 ساڵ بۆی بە 2 ساڵیش بمێنێتەوە مەوادی حافیزەی تێکرێ. بۆیە زۆربەی ئەم دانە بۆنی کە بۆنێکی خۆشی هەیە یاخود بۆنێکی هەیە کە تۆ نابێ بۆنی هەبێت. ئەمە ئەو مەوادە حافیزەی کە تێکرێمە بۆ کەسێکە کە تێریچیە کاتی نیە چێ بە پەلەپەل شتێکی بۆ کڕێ ئەیاتێ ئەجینا وەکو بەخێوکەری پرۆفیشنال هیچ تێکەڵەیەک نایرێ بە باڵندە یەکەم لە چیسەی کیلۆی و 2 کیلۆی 3 کیلۆی 2 کیلۆ نیویابێ، ئەمە نیەشتیوە بە هیچ شێوەیەک نایرێتە لەبەرەوەی ماوادی حافیزەی هەیە. کاریگەری ڕاستە و خۆ لە جگەری باڵندەکە ئەکات، تووشی کێشەی ئەکات. تکاتان دیەکەین بەڕێزان ئەم قسانم لە ساڵی 2010 دەبابەتم لەسەر نووسیوە لە فەیسبوک لە یوتیوب باسم کردووە. تکاتان لی ئەەکەین ئەو کۆمپانیا ڕەسەنەکان ئەوەی ڕەسەنەکە ئەڵێن بازرگانی، یعنی ئەوەی بەس بیر لە پارە ئەکاتەوە، بەس ئەوانە ئەوە دروستەکەن. کۆمپانیای ڕەسەن قەت دانێک دروست ناکات کە کیلۆیش بێت، نیەشتیوە. بڕۆن بگەڕن سێرچکەن سەیریکەن سێرچکەن بۆ ئەوەی کە ئێڵم بۆ ئەوەی کە دانێک ئەوەی تیابێت باڵین ڕەنگی میوەی تیابێ زایدەن دانێک کە لە کیسا بێ بۆ 2 ساڵ بێت، چوە هەموو دانێک هەموو شتێک خۆشمان وەختی خۆی پێشینان برنج بووە، ساوەر بووە، هەچ شتێک بووە کە هەمان بووە بۆ ساڵێک بووە، دوایەوە یا ئەسپێی کردو یاخود کۆن بووە. لەبەرەوە قانونی یاساکانی ئەوروپا هەچ دانێک تێکەڵەیەک کە ئەی بە باڵندە ئەبێ بۆ ساڵێک بێت، بە هیچ شێوەیەک نابێت زیاتر بێت. لەبەرەوە تکاتان لیەکەم دوایی گلەی ئەوە مەکەن بڵێن وڵاتەیرەکەم پەڕی وای لێها وڵاتەیرەکەم ئەوەی وای لێها وڵاتەیرەکەم بێت. ئەمە هەمووی کاریگەری ئەبێگەل لەگەڵ سەر تێرەکان خۆشی نەبێت لە هاتووە لە پێچەکانی دەرەکەوێت. لەبەرەوە تکاتان لیەکەم بە هەموو شێوەیەک بۆ باڵندەکاتان دوورکەونەوە لە میوەی وشکراوە بەوەی کە میوە هەیە ئەنواع میوە هەیە لە کوردستان، ئەوەی بەنێ بۆی باڵندەکانتان تەندروست بێ هەچ پرسیارێکیشە بێمە لە خزمەتای.